بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕێز و ڕەحمەت و بەرەکات و میهرەبانی خواتان لەسەر بێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆمان بەخۆشحاڵە زانین لاڵقەیەکی نوێی بەرنامەی میراث بە خزمەتی بەڕێزتان شادەبینەوە. داواکارین لە خوای پەروەردگار ئەوەی کە ئەیڵێن لە پێناوی خۆیدا بێ و خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمانێ کە بتوانین لەم بەرنامانەدا سوود و کەڵکێک بە ئێوەی بەڕێز بگەێنین. بابەتی میراث بابەتێکی هەستیارە، بابەتێکە کە پانتایەکی فراوانی شریعەتی ئیسلامدا داگیر کردووە، بابەتێکە پێویستە بەڕاستی مسلمانان ئاشنا بن پێی، چونکە ژیانی هەندێک لە مرۆڤەکان بەندە بە میراتەوە. لاڵقەکانی ڕابردووە لە خزمەتی بەڕێزتاندا و لە خزمەتی جەنابی مامۆستا دلێردا باسی ئەسبابەکان و ئەرکانەکان و مەرجەکانی میراث کراوە. علمی فەرائض علمێکە بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە سەردەمی خولەفایانی ڕاشید کە سەردەمێکی زێڕین بووە، هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی و بایەخ و ئەهمیەتێکی تایبەتیان داوە بە علمی فەرائض. بۆیە ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تعلموا الفرائض فإنها من دينكم، یان لا شوێنی تردا فەرمێ من يسأل عن الفرائض فليأتي زيت بن ثابت. بەڕاستی ئەم علمە لە سەردەمە زێڕینەکانی خولەفای ڕاشیدین و دواتر تابعین و تابعی تابعین و علەمایانی سەلەف ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ زۆر بەگرنگیەوە تەماشایان کردووە و باسییان لێوە کردووە. بۆیە لە مەڵقەیەدا خوا پشتیوان بێ دەچینە سەر بابەتێکی نوێ. پێشتر بە خێراتنی جەنابی مامۆستا دێرەکەین، یاخوا بەخێربی سەرسەر و سەرچاومان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون بۆ ئەم دەرفەتە. مامۆستای بەڕێز پێمان خۆشە سەرەتا بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان و بۆ بیرخستنەوەیان ئەسبابەکانی میراث ئەوەی کە باس کراوە بۆ بەرچاوڕوونی باسی بکەیتەوە، دواتر ئینشاءڵڵا لە خزمەت تابین بۆ پرسیارەکانی هاوڵاتیان. جزاك الله خير. الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه، اللهم بك أقول اللهم بك أستعين، اللهم آمين. إخوة قرب هداش الداتو داو كارم لأخوة پروردگار بخاطر اسمي عظمي خوي إخلاص من بيبخشي أوشي حق أخوة قرب خاطر سرزبان من هو كان أسباب كان أسبابي ميراث. طبعا برنامج بيشو باس ما كريش الزور بسريع عماجي بيكم أسباب زاناني أصول أفرون بريتير لو شتي ما يلزم من وجوده الوجود ومن عدمه العدم لذاته. يعني كاتي لين أما سببي ميراث أم سببا ببوني ميراثية بيشو ك ونبو ميراثني ومن عدمه العدم. بلا ما أجر السبب هبو ميراثك النبو أو كاتا تولي اشتيجي خارجي هيك دواتر باس يكين بهويكو لذاتي أو سببانية بهوي اشتيكوا. أما أم قسم أنا شيء من اليوم أسبابي ميراث يكم نكاحة عقدي زوجي صحيح. كلام عقدي زوجي صحيح برنامج بيشوش من لسري وسام باسم كرد لبر أوي خلق بزاني لعقدة أبي ولي هبي أبي دو شايتي عدل هبيت هركاتي ولي نبو يا دو شايتي عدل نبو أو عقدة كباطل بوكو بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم لا نكاح إلا بولي وشاهدي عدل. يا فرمي هر آفرتي أيما امرأة نكحت نفسها بغير ولي فنكاحها باطل. أم عقداء ونبيروزة كابرا كهات ولي نهينا ولي لجيانا ولي نهينا باوك برا قوريك ماميك عقدك أي باطل بو لبر أوي كسيك لجياني بياوك آفرتي جينبي أم لولاتي ولولاتي كيا دا أنيشن بيكو لويا بعقدي صحيح ماري أبرد نروشت وتدرو قدري خواهي قالوا وفاتي كردن بيعوا ميراث ليقور أقرن بزا ما عقدشان بيروزا آل يرى من حذر أدمه هر ما مصايك هر بلا هر خشكيه كبيانا بزواجك عرفي ببي ولي ببي شاهد ببي إعلاني كان كسب زانيت دوايا أم عقد بكن كاتيك الزاني قدرا يكي كان وفاتي كرد هل روينا آفرة بڵێ ئەو مێردمە ئەی باشە ئەڵێم ژن و پیاوێک تەنها عەقدەکە نەیگواستووەتەوە هەر ئەو دەقە عەقدەکە تەواو بوو
قەدەری خواوە بوو یەکێکیان وەفات بکات لەبەرەوەی مناڵ لە بەینیان نییە ئەو پیاوە یەک لەسەر دوی مڵکی ئەو ئافرەتە بێ بە حەقی ئەم نەقڵە بێ بۆ ئەو ئافرەتە یەک لەسەر چواری ئەوە کەوا بوو یەکەم عقدی صحیح هەمە دووباربوونە ناڕۆم لەسەری باسم کرد پاشان خزمایەتی قەرابە نەسەب بۆ ئەبێ بزانی ئەم کەسە برایەکن ئەمە باوکێتی ئەمە باپیرێتی ئەمە مامێتی کە دواتر ئینشەڵا لە بابی ئەلواریثونە من الرجال ئەوانەی کە میراتگرن لە پیاوانە ئەو نەسەبە دیجارەت پێکەن سێمیشیان کە بریتە لە وەلا هەروەها وەکو وەلا بریتە لە پیاوێک عبدێکی هەیە کە ئێستا من کەمتر لەسەری ئەڕۆم لەبەرچی لەبەرەوەی ئێستا عبد نەماوە دووەلیەنی تەحریم کراوە بەڵام لە ئیسلام هەر ڕێگای ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان کە بێباوەڕان مسلمانی بکەن بە عبد دەرگاکە بۆ مسلمانان کراوەیە بەڵام ئەو تا کە پێغەمبەری عەزیز فەرمی صلی الله عليه وسلم الولاء لحمة كلحمة النسب لا يباع ولا يهفر مديكي صحيح وكو شيخ الباني تصحيحي كردوها أنسي هيناش إمام الرحبي كطبعا خواهي فرودقاء بركاتي خصوة المكي وكإمام الرحبي كنيكي أبو عبد الله الناوي محمدي كري عليه لبين صدو حفتاه حوت وفاتي كردوها أم علمي لا شعري تعليمية لسان دير ريكا صدو أو نديرة كرتي كردوته بيما أفرمي أسباب ميراث الورى ثلاثة كل يفيد ربه الوراثة وهي نكاح وولاء ونسب ما بعدهن للميراث سبب يعني للمواريث سبب أما إيش كأتوانن بسريع لسر شاشة بيبين تاوكو برو مصر بابەتەکەی کە ئەم سێ سەبەبن بۆ میرات وەرگرتن ینی کەسێک ناناسێت عەقدێکی زەواجەکەوێتە بینیان و ئەبێ بە میراتگیری ئەو کاتە ئەو ژن و مێردا یان خزمایەتی یان وەلا ئەمە بەستم وتم چی بوو کاتی خۆی عەبد هەبووە کە پیاوێک ئازادی کردووە دواتر ئەم پیاوە بمرێ ئەم عەبدا باعتباری ما قبل پێوتری عەبد ئێستا ئازادە ئەگەر ژن و مناڵی نەبێ کەسی میراتگری خۆی نەبێت پارەکەی ئەگەڕێتەوە بۆ سەیدەکەی لەبەرەوەی چاکەی لەگەڵا کردووە ئازادی کردووە زۆر سپاس مامۆستای بەڕێز بێگومان هەر بابەتێک لە شریعەتی ئیسلامە هەروەکو چۆن ئەسبابی هەیە ئەرکانی هەیە مەرجی هەیە بێگومان هەندێک جار هەندێک مەوانعیشی هەیە ئەمڕۆ لەم ئەڵقە تازەی ئەم بەرنامەیەماندا پێمان باشە جوان ڕوون کرێتەوە بۆ هاوڵاتیان کە ئەو شتانی کە دەبنە مانعی وەرگرتنی میرات بۆ نمونە یەک لەوانە قەتلە کەسێک کە باوکی خۆی بکوژێ بۆ ئەوەی میراسەکەی وەرگێ یان مەسن کەسێک کە کۆیلە بێ یان خلافی دینیان هەبێ ئەمانە ئەم چەمکانە پێمان باشە کە لەم ئەڵقەیەدا جەنابەت بۆمان ڕوون بکەیتەوە کە مەوانعەکانی میرات چین ئەگەر ڕوونی بکەیتەوە بۆمان بسم الله الرحمن مانع زانایانی ئوسوولە فەرمون ما يلزم من وجوده العدم ولا يلزم من عدمه وجود ولا عدم لذاته ما نعبريتي لو شتيكا أجر هاتا بيشو أو شتيكا أم أبيت مانع ويبوني ناميني يلزم من وجود العدم مانع هبو أو شتي سبو نمونة كسيك ك لشريعة إسلامية كسيك بجهل ئیشێک ئەکات هەتا ئەمە لە تەکفیرە چی مانەیە ئەبێ ئاگامان زۆر لێبێ کاتێ شەرتەکان ناتەدی بزانم مەوانع هەیە یا مەوانع نییە یەکێ لە مەوانع تەویلە کە تەویلەکە بۆ حکمەکەدا نابەزێتە سەریع کەوا بوو کە ئەڵێ مانع یەلزەم من وجودی العەدەم و تاوەکو مانعەکان بخوێنی ئەمەمان بۆ ڕوو نەبێتەوە کوڕ میراتگری باوکێتی ئەم کوڕە هەڵسێ باوکی خۆی بکوشێت قەتل ئەبێتە ڕێگر مانە حاجزە ڕێگر لەوەی میرات وەربگرێت ئەو حەدیثەش کە ئیبن حیبان ڕێوایەتی کردووە کە پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم پێمان فەرمێت لە مەسائلی منع ليس للقاتل شيء هو إمام عمر فرمي ولا يرث القاتل شيئا شيخ البانيش تصحيحي كردوان فالمدى كليس للقاتل شيء آل ركواب منعي كمان قاتل علماء أصول شفرون شيء أفرم من تعجل شيئا قبل أوانه عوقب بحرمانه هركسية ولا بكا بكاك أما وفات بكات ميراتي باوك ديتو بو أولاد
کەسێک کە باوکی خۆی بکوشێت مانعی وەرگرتنی میراتەکەیەتی. من دەرسی پێشوو ئیشارەتم بە شتێکی گرنگ کرد کەوتم ئالێرە مەبەستمە دووبارەیەکەمەوە. ئافرەتێ کە مناڵی خۆی لەبارە بات ڕۆحی تێ و مناڵە دوای 4 مانگ ئەو دوای کە عولەما فەرمون ئەو مناڵە ڕۆحی چۆتە گیانیوە، ڕۆح چۆتە بەریوە. ئەگەر ئافرەتەکە بیکوژێت 5 وشترەکەوێتە سەری کابێ بدرێ، خۆی ئەم ئافرەتە لەبەر قەتلی ئەو مناڵێ سەر ڕای ئەوەی ئەبێ ڕۆژوو بگرێ بزانام چەند خەتەرە، ئەبێ 2 مانگەکە ڕۆژوو بگرێ، ئەو ئافرەتە لەو پارەی کە ئەبێ بە دیە کە 5 وشتر ئەکات 50 مسقال ئاڵتونەکە ئەو ئافرەتە لەبەرەوەی خۆی کوشتێتی لێ مەحرومە بێت. باوکی ئەگەر بە ئەمری مێردەکەی کردی بێت، ئەگەر بە دکتۆریە کردی بێتی تەعاونی لەگەڵا کردی بێت، کەوابوو ئەمە خاڵێکی زۆر خەتەرە بێت لە خوای گەورە بترسین. کەوابوو کە ئەڵێم یەکەم مەسئلە ئیشارەتم بە قەتل کرد ئەو کوفەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم برایە میراتگری برایەکە کە برای خۆی ئەکوژێت ئەو کاتە لەبەرەوەی قاتلە منع ئەکرێ لە میرات. ئەمە دواتر تەفاسیلی ئەدەمێ ئینشاءالله. دووهەم کە بریتە لە اختلاف الدین. اختلاف الدين بۆ پێغەمبەری ئازە فەرمی صلی الله عليه وسلم لا يرث المسلم والكافر ولا يرث الكافر المسلم. مسلمانێک ئافرەتێکی یەهودی خێزانێتی کە مردن میرات لە یەک ناگرن. دوو براهەنێکیان مسلمانێکیان کافرە. خۆی ئێستا خەڵک بڵێ کافر نییە، کافر ئێستا خەڵکی وایە باوەڕی بە دینی هەر بە عەلەنی ئەڵێ کاکەم باوەڕ یان باوکەکە مسلمانە و باوک مسلمانە و کوڕەکەی بێ باوەڕە، کوڕەکە مسلمانە باوکی بێ باوەڕە، میرات لە یەک ناگرن لەبەرەوە کە دینیان جیاوازە، لەبەرەوەی اختلاف الدین دینیان جیاوازە کە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم لە فەرمودەی صەحابە ڕوونیە فەرمێ لا يرث المسلم الكافر. پاشان دێتۆ سەر عەبد کۆیلە. عەبد لەبەر ئەوەیشی هەیەتی لا يرث ولا يورث، نەخۆی میرات ئەگرێ بۆ لەبەرەوە خۆیشی هی سەیدەکەیەتی، کەوابوو خۆیشی کە ئەمرێ ئەوەی کە هەیەتی بۆ کەسوکارەکەی ناڕوە لەبەرەوەی خۆیشی و ماڵەکەی هی سەیدەکەیە. بەڵام کاتێ ئەم کەسە ئازاد ئەکرێ بە اعتیباری پێشتر پێوتراوە عەبد، ئەو کاتە کە ئازاد کرا حوڕە، ئەو کاتە میراتگیری خۆی هەبوو چییە؟ ئەوە میرات لە یەکەگرن. بەڵام تاوەکو بە عەبدی بمێنێتۆ میرات ناگرێ لەبەر ئەوەی ڕق یەکێکە لە چی عەبدێکی مەملوکە دەسەڵاتی نیە، یەکێکە لە مەوانەکان. بەڵام ئەوەی کە من ئەمە چی بۆ ئەمە محلی ئیجتیماع زانایان لەسەر ئەم سێ خاڵە متفقن. بەڵام بێمە سەر ئەوەی کە ئایا خاڵی یەکەم دوای چمە سەر تەفاسیلەکەی. خاڵی یەکەم مەسئلەی قەتل. قەتل کام قەتلە؟ چی کوشتنیەکە؟ ئەبێتە مای ئەوەی کە مانع بێ، هەر کەسێ بکشێ ئیتر ئەگەر خزمیشی بێ، ژن و مێردیش بن، برا بن، کوڕ و باوک بن، لە ماڵی یەک نابن. لەلا ئیمامی شافعی مەذهبی ئیمامی شافعی هەموو جۆرە قەتلەکانە فەرمێ لەبەرەوەی فەرمودەکان بە مطلقیاتەوە لەیسە للقاتل شەیء. ئەفەرمێ حتا کەسێک بە شایەتیش بێتە سەبەبی ئەوەی کەسێ بکشێ، ئەگەر قەتلەکە عەمد نەبێت، قەتلی عەمدەوەتانێ بە ئالەیەکی قاتل ئەمە ئالەکە بکوژە و بە قەسدی کوشتنیش لێ ئەدات، ئەمە عەدلە. بەڵام قەتلی خەتەیە کابرا تەقەلە تەیرێکە کات دوای کەسێکە کوژێت، ئەمانە چیان لەسەرە؟ یەکەمیان قەتلی عەمد قیساسی لەسەرە، ئەکوژرێتە مەگەر وەرەثەی ئەو کەسەی کە کوژراوە عەفویکەن پارە وەربگرن. ئەمەی دووەمیان پێ شوبهە عەمدەوەتانێ عەمدی لێدانە بەڵام ئالەکەی قەتل نییە. لەم مەذهبەکانی وەکو مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی ئەحمەد ئەڵێن هەر قەتلێ قیساس و دیە و کەفارەی هەبوو ئەو قەتلە مانع لە ئیرث. کەوابوو قەتلەیە مانع بڵێ بڵێ ئەڵێ ئەگەر ئەو قەتلە چی؟ قەتلی قیساس، کابرا چووە بە عەمد برایەکی کوشتووە یان مامەیە کەسێکی کوشتووە، دوایی کەسێ میراتگیری ئەو مامەیە کە ئەیکوژێتەوە، ئەمە چییە؟ لەبەرەوەی لە خوای گەورە ئەم حەقەی پێداوە، قەتلە بە حەقە کە حەقە ئەیسێنێتەوە میراتگیریشێتی، دوای شێوەی کوژێت هەر لە میراتی بەبەش نابێت. یان دیفاعکردن لە نەفسی خۆت، ئەمە دووەمیان. یان کەسێک لە دەوڵەتی ئیسلامی سەیافی پێ ئەوترێ قاضی دای ئەنێ ئەو کەسانەی کە ئەمری ئیدامیانەیە، ئەمری کوشتنیانەیە، حەدیان لەسەر جێبەجێکرێ، ئەم کەسە ئەیان کوژێتەوە بە ئەمری قاضیە. ئەمە ئەگەر کەسێکیش بکشێتەوە میراتگیری خۆی بێت لەبەرەوەی ئەمە بە حەق کوشتنی فەرمانی جێبەجێ کردە و شەرع ئەو ڕێگای پێداوە، ئەمە هەر منعی ناکە لە میراتە. بەڵام ئیمامی مەذهبی ئیمامی مالک ئەفەرمێ بەس قەتلی عەمد ئەبێتە مایەکی منعی عەمد. بۆ لەبەر ئەوەی ئێمە ئێستا ئەمڕۆ خوای گەورە هەموو لایەک بپارێزێ، کەسێک سیارە لێ ئەخوڕێت،
یەکێکە لە سەبەبی قەتڵ ئەو زانایانەی کە ئەڵێن قەتلی شبه عەمد یا سەبەبی قەتڵ بێتە مانع جاری وایە باوکی کوڕەکەی زۆر خزمەتیەکات ئەم کوڕەی کە بڕی هەیە بەرامبەر باوکی چاکە لەگەڵ باوکی ئەجوڵێتەوە ئەی با بۆ حەجێک لەناو سیارەی ئەم کوڕەی تیا ئەچێت ئەگەر ئەوە بکەین بە قیاس ئەبێ ئەم کوڕەی کە باشی لەگەڵا کردەوە کوڕەکانی کە هێمالیان کردووە ئەوان میراتەکەی بەرن ئەم بێبەش بکرێ لە میرات ڕوون بۆ ئەم ئاگال لێ بۆمە وردە ئەم خاڵە کەوا بوو ئەبێ ئەم کوڕە چاکەی لەگەڵ باوکیە کردووە بەڵام ڕاستە لە سیارەی ئەم تیا چووە هەندێک لە عولەما بەو مطلقی ئەیهێنن ئەبێ ئاگایان لەم خاڵە بێت ئەو کاتە شریعەتی ئیسلام نایە کوڕێکە چاکە لەگەڵ باوکی ئەکات قەدەرەن تووشی ئەو حادثە بووە تۆ بڵێ وڵا کاکەمە لەبەرەوەی سەبەبی کوشتنی باوکێتی مانع بێ لە میرات ئەمەی کەوا بوو ئەم سێ خاڵی کە باسم کرد ئەمە عام بوو بەڵام علەمای کە کورتیان کردوتەوە بە تایبەتی لە مەذهبی مالکی لە ئەم دیێڕە چۆن ئێمە لە تەجوید ئەڵێن یەڕملون ئەمە حرفەکانی ئیدغامە و ئەڵێن خوسە ضەغتی انقضامە حرفەکانی ئیستیعلا لێرەش کورتیان کردوتەوە لە عیش لەکە ریزقون ئەمە کورتیان کردوتەوە لە چی عیش لەکە لەم پیتانەیان کردوتە سەبەب بۆ حەوت نەوع لە مانع عيش مەبەستی چییە مناڵێک کە تێتە دنیاوە عدەم الاستیلال عینەکە عدەم الاستیلالی کە بەبێ دەنگی بە مردوێتی هاتە دنیاوە دەنگی لێ بەرز نەبووە ئەو منە چونکە بۆ تۆ لە میراتە چاوەڕێیەکەی و ئافرەتە کە حاملەیە دووگیانە ئینتیزار ئەەکەی بزانام ئەم عەدلی ئیسلامە ئیسلام چی حوڕێتێکی هێناوە بۆ بە تایبەتی ئافرەت با بڵین کە ئێستا مع الأسف زۆر لە لای ئێمە ئێستا زوڵم لە ئافرەتانە کرێت کە ئەو پارەی بە ڕووگیری ئەخورێ پارەی حرامە بەڵام سێرەکەی لە ئیسلامە مناڵێک هێشتا ناتۆتە دنیاوە ناڵێم لە ناو بێشکەیە هێشتا ناتۆتە دنیاوە چاوەڕێ ئەەکەی بێتە دنیاوە ئەنجا میراسەکەی تەوزیع ئەکرێت بەڵام هاتە دنیاوە بە مردێتی ئەو مانعە لە میراث دوو شین عیش ئەو شینە ئەڵێ عولەما شەکە کوڕ و باوکیە لە یەک لەحظە بمرن گومانمان هەیە نازانین کامیان لە پێشە مردوونە میرات لە یەک ناگرن هەر کەسێک ڕوا بۆ میراتگری خۆی کە کەسێک دوو کەس ژن و مێردێک کوڕ و باوکێک دوو برا میراتگری یەکن لە سوودانێک لە زلزالێک لە حادیسەیەکە کەس نازانێت کامیان لە پێش کامیان وەفاتی کردووە ئەو کاتە میرات لە یەک ناگرن پاشان کاڵێ عیش لەکە لامەکە لامی لیعانە ئەو پیاوەی ئیتیهامی خێزانێک کاڵێ ئەم مناڵی من نییە کە دواتر سوێن ئەخۆن لەسەر ڕازگۆیی خۆیان و لەسەر درۆی مقابل بە ئەبد لە یەک جیا ئەکرێنەوە بەڵام میرات لە یەک ناگرن ئەو دوانە ئەوە لامەکە بۆ لیعانە کاف بۆ کوفرە باسمان کرد لا يرث المسلم الكافر ڕا بۆ چییە بۆ ڕق عەبد ئەوشمان باس کرد کاو بۆ ئەمە بوو بە چەندێ عەین هەمویانی گرتووەتەوە ئەوە ئەمە تەفسیلەکەیە هەم قاتیلەکە وهم بندەکە هەمووی تایە جگە ئەوانەیەکی کە زیادەن اینجا ریزق زاکە بۆ زینایە خوا پەنامامدا ئافرەتێک کە زینا بکات ئەو مناڵە ئەو تەوانە ژن و پیاوە لێک میراثمان ناگرن ئەو مناڵی کە تێتە دنیاوە لە دایکەکە وەری ئەگرێ بە لا یەریث لە باوکەکەی هەر باوکی شەرعی نییە میرات ناگرن کۆتایەکەیشی کە قافە باسمان کرد کە قەتلە ئەخیر شت لە مانعی میرات ئەدەبەن علەما باسییان نەکردووە لەگەڵ ئەمانەیە ئەدەبەن پێغەمبەرایەتیە نبووەت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ما نورث ما تركناه صدقة پێغەمبەران میراتیان لێ ناگیرێ ئەوەی کە بەجێ ئەهێڵن لە پاشویان ئەبێ بە خێر و صدقە ئیمامی مسلم و فەرمودەی ڕیوایەت کردووە مامۆستاگیان دەست خۆش مامۆستاگیان لە مجتەمەع و کۆمەڵگای خۆمانە ئەوەی کە ئەی بینین ئەوەی کە بەرگوێمانەکەوێ لێرە و لەوێ باسەکرێ بە تایبەت خوشکان ئافرەتان وەکو پێویست ئەو ماڵی کە دابش کراوە شریعەتی ئیسلام دایناوە کە ئەو بەشەی کە بۆی دیاری کراوە یان ڕووگیرێکن یان بە جۆرە لە جۆرەکان ئافرەت کە عاتفیە لە براکەی خۆشە بێ کە ئەمە ڕەنگە لە دڵا بۆ شێوازە نەبێت لە شوێنی تر باسی بکە ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە بۆ تێنەگەیشتنە لە دین و حاڵی نەبوونە لە بابەتی میراث ئەو بۆ چیە گەڕێتەوە زیاتر بەڵاوە ئینشەڵا ڕوونیەکەم بەڵام کورتەیە و باسی کە کردمان خوا پاداش داتەوە پرسیارەکان ئامادەیە ئیمامی ڕەحەبی طبعا ئەم ناوەش بڵاو بۆ تۆ کە ئەوتی ڕەحەبیە ئەمە خەڵکی سووریا لە ڕەحبە عنی فراوانی نزیکی دیمەشقا ئەگەر پەیوەندی وەرەگریان وەڵامەکە دەمەوە دواتە مامۆستاگیان ئەو هینەش وەرە دایکی ئەلەند دایکی ئەنەس لەکوێوە بەڵێ سەلام عەلەیکم بەڵێ ئەلۆ بەڵێ دایکی ئەنەس لە هەڵەبجە بەڵێ فەرموو دایکی ئەنەس
السلام عليكم وعليكم السلام ورحمة الله. بەخێراتنی مامۆستای بەڕێزەکەین. زۆر سپاس. خی گەورە پاداشتی باتەوە سەرکەوتوی دنیا و قیامەتتان کە ئینشەڵا دەستخۆشی ئەم بەرنامەتان لێکەین. زۆر سپاس خوشکی بەڕێزم. مامۆستاگیان پرسیارێکمان هەیە بۆ مامۆستای بەڕێز. بەڵێ فەرموو. من هاوسەرەکەم وەفاتی کردووە. بەڵێ. بڵێن لە دائیرەی ئەطفا بووە. لەو دائیرە بڵێن سووتە ڕۆشتن بۆ ئاگرکوژانەیە بڵێن لە معمەلی پیاوێک لەو معمەلە پیاوەکەم سووتا وەفاتی کرد. بەڵێ خوا خۆش بێخوا. سەلامەت بیاخوا. خاوەنی ئەو معمەلە بڵێن بڕێک پارەیە بە ئێمە. بەڵێ. 8 ملیۆنێک وەکو هەدیەیە گوتی بۆ ئەو مناڵانە. ئایا ئەو پارە ماڵی خەزوورەم یعنی حەقیانە بەش ببەن لەو پارە یا هەر بۆ ئەو مناڵانێ؟ باشە خوشکی بەڕێزم چاوەڕێ با ئینشاڵڵا مامۆستا وەڵام بداتەوە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. ویستم ئەو باسکەم ئەگەر پەیوەندی وەڵام مامۆستا پەیوەندیتون لەگەڵ کاک جۆهەر لەکوێ؟ کاک جۆهەر لە سلێمانی. بەڵێ کاک جۆهەر فەرموو. السلام عليكم أبو رياجان. وعليكم السلام ورحمة الله. شو برنامجتان لكم؟ زۆر سپاس برای بەڕێزم لە خزمەتتان. بەڵێ گیان. بەڵێتان ڕازی بێ سەرکەوتن ئینشاڵڵا. ما پرسیارە چ لە ساودیاتەش کەم بووە ساڵانی چوبین کە ژنبەژن نەبوو کراوە. زۆر واضح نەبوو پرسیارەکەت لای من. بەڵێ ژنبەژنێک کە کراوە یعنی مەسەلەبەی هەردوو لا مەسەلەبەی کە ژنبەژن نەبووە. ژنبەژن بەڵێ. بەشێ ئەم لا بەو شێ لا ئەگەر تۆ میراتی لێم بسێمە لێ دەچێن لێمان دەسێت لێ ناسێن مەتا چەند لە شەرع جێک وەتەوە دروست بۆ بریشە. یعنی باسی ژنبەژن یا باسی میراتە؟ تۆ باسی ئێمە بابەتەکەمان باسی میراتە لە ژنبەژن مامۆستاویە. گیان. بەڵێ ئەزانم باسی میرات باسی میرات دەکەم. بەڵێ. بەڵێ کاک جۆهەر. مامۆستاویە. بەڵێ گوێم لێتە. ئەگەر لە قسەی من تێبگەی بڵێن ژنبەژنەکە ئاساس چۆن دیاردەشکرد نەماوە. بەڵێ. ئەو کاتێ بێت ئەم بەرامبەر ئەگەرەوە میراتان لێ بسێ ئێمە لێ دەستێگە لێمان نەسی لێتان نادێن چەند تاشەر ئەم ئیشە معاملە دروست بۆ ئەمەی کەمان کردویانە. ئەوسا واضح نەبوو. زۆر واضح نییە ڕوون نیە لام. مەسەلە ژنبەژن لە ئیسلاما نییە. لا شیغارە في الإسلام. ئەزانم نییە دیارە بەس ئەم ئیشەی نەشکرا ئامەستەقەدەن تا چەند لە شەرع ڕێک بۆتەوانێ. بەڵام تا ئەو شتەی کە بووە ئێمە داواکەن ئینشاڵڵا بە حکمی ئەوەی کە دەستخۆش عقد هەبووین بەڵام لە سەبارەت بە میراث چیە پرسیارەکە ڕوون بۆ بۆت؟ ئەگەر ئێوەش بیسێن ئێمە دەسێن دەستخۆش دوایەوە چاوەڕێ وەڵام بە کێمان لەگەڵایە؟ کاک ڕزگار لە هەولێر. فەرموو کاک ڕزگار. وعليكم السلام ورحمة الله. دەستخۆشی و بەرنامەیەتان لێ دەکەن. زۆر سپاس براکەم. بەخێراتی مامۆستای بەڕێز. زۆر سپاس جەنابی مامۆستاشەوە. فەرموو کاک ڕزگار. کاکە بەنسبەت میراثی ئەمە باوکم لە ساڵی 87 خانوویەکی کڕی بە زێڕی دایکم و بە هەندێک پارەی خۆش. جێزێمە زۆر سەڵتی نایە. بەڵێ خانوویەکی کڕێ بە زێڕی دایکی و پارەی خۆی باوکی. خانوویەکی کڕیەوە زێڕی کڕی بە زێڕی دایکم و بە هەندێک پارەی خۆی خانوویەکی کڕی. بەڵێ. لە هەمان ساڵدا داکەم کۆچی جوایی کرد. بەڵێ هەمان ساڵ. کامیان مردن؟ هەمان ساڵ باوکی وەفاتی کرد. بەس باوکی وەفاتی کردووە؟ بەڵێ وەفاتی کرد. باوکم هەستا ئافرەتێکی دیکەی خواست. کاکە سەڵتی واضح نییە لای من براکەم. فەرمووڵێ دایکی وەفاتی کردووە باش. ماشێستا؟ بەڵێ. بە براگەورەی خۆم هەستا لە هەمان ساڵدا باوکم ژێرکی دیکەی هێنا. بەڵێ. پاش 10 ساڵی دیکە ئەو خانووەی فرۆشت. باوکو خانووەکەی فرۆشت. کرابوو خانووەکەی فرۆشت. بەڵێ. خانوویەکی دیکەی کڕی ئەو خانووە مافرۆشت بە 120,000 دیناری سویسری. بەس خانوویەکی دیکەی کڕی بە 125,000 دیناری سویسری 5,000 دیناری زەرداکەمی تیا بوو. بەڵێ. حتا نیوەی بە ناوی دایکم کرد. بە ناوی دایکیشی دووەمی کردم کە زەرداکەم دەکات. لە کورتیکەیتەوە پرسیارەکەت لە چییە لە کورتیکەیتەوە کاک ڕزگار؟ مەقسەدم ئەوەیە لە ئاخیری ئەستا
پێش وەفاتی کە ئەمە زانیمان باوکم خەڵی بە ناوی زۆرداکەم کردبوو ئایا شەرعان حەقیمە لەو خانەیەدا هەیە یان نییە صوتی نارە ئەڵێ خانۆگەی کردوتە ناوی نەبزان وایە خانۆگەی کردوتە ناو ژنی دووەمی 5,000 خاموش کردە بە ناو ئایا ئەو دەمەی بۆ نایەتە لای من دوو کوڕ و کچی لە ژنی یەکەم کچێکیشی هەیە لە ژنی دووەم ئێستا هەمووی هەستا بە ناوی زۆرداکەم کردووە ئایا بە شەرعان بەشیمەی تێدایە ئەو خانەیە پێشەوەی کاک ڕزگارگیان دواتر تەلەفۆنەکەم وەربگرە نەوەکو من لێرە بە هەموو بینەرێکی بەڕێز ئەڵێم ئەوەنەی کە ئەیبیسم وەڵام ئەدرێتەوە چون دوور نییە دواتر شتێکی بیر بکەوێتەوە من ئەوەی کە پێم ئەگا ئێستا پیاوێک مردووە خێزانیە چەند مناڵێ تۆ دواتر احتمالە شتێکت بیر بکەوێتەوە من چی ببیسم وەڵامی ئەمەدەم بە هەموو برایەکەڵێم لێرە ئێمە ویسمان ئەم ملەتەی خۆمان بینەری بەڕێز برایان و خوشکان ئاگادارکەینەوە ئەمە حەقیەکی خوایە ئینسان کەم تەرخەمیتیان نەکات نەوەکو بێتە مای ئەوەی حەقی برا و خوشکی خۆی بخوا بەڵام لێرە بەست ڕوونی ئەەکەینەوە ئاسان یەکەین بۆ برایان بەڵام ئەگەر شتێک پێویست کات دواتر لە خزمەتانە بم ئینشاءالله ئێستا من وا تێگەشتم باوکت کاک ڕزگارگیان باوکت بە پارەی زیێڕی دایک و پارەی خۆی خانیێکی کڕێ دایکت وەفاتی کردووە پاشان باوکو ژنێکی کەری هێناوە ئەنجا مڵکی خۆی کردوتە ناو ئەم ئافرەتەوە بە کورتیوە ئەمە بە کورتی ئینشاءالله دوایی من پێتەڵێم کە دواتر بتەوێ من بڵێم کاتێ دایکت وەفاتی کردووە ئەو کاتە باوکت چەند مناڵی هەبووە ئێوە چەند براو خۆشک بوون اینجا دایکت دایک و باوکی خۆی لە ژیانە بووە یا لە ژیانە نەبووە ئەمە ئەو تەفاسیلێ ئەبێ باس کرێ اینجا ئەباس ئەکرێ ئەو میراتە چۆن تەوزیع بکرێت پەیوەندی ترمان هەیە کاک فارس لەکوێوە کاک فارس سلێمانی بەڵێ گیان کاک فارس فەرموو بەڵێ کاک فارس کاک فارس سلێمانی السلام عليكم ماما وعليكم السلام ورحمة الله السلام عليكم ماما عليكم السلام ورحمة الله فرموا كاك فارس ماما ساجان من سؤالكم يا ماما سادلي بله فرموا يا بلين شوار فريو مردوه دوانيا مالي جايه دوانيا هلا سر مال كاتي خوي جنيا نيناو هلا ما جيسي تاجي كاع تسوى مع مسايليه ولا ليه خوش بون بين لابوتي العقي اما علي خوما انا لم باخما ناسي ازاي كان جديا ذاك لو بخشي انا ببراكانيا دواي دسال دواي او بلين براكانيا دواي ميلاد كان شلوتو اذا شايت هي بلا ما بشرعنا كاين بقانوني كاين ايوه الشرع يا ناس يا ناس دەست خۆش بەسەرەوە نەگە کاک فارزگیان ئەو پیاوە کە وەفاتی کرد ژنەکەی لە ژیاناو بەڵێ تەنها چوار کوڕی هەبوو بەڵێ دایک و باوکی لە ژیانە بوو یا لە ژیانە نەبوو دایک و باوکی بڵێن دایک و باوکیان مرد و دایکیان لە ژیانە بوو ئەو پیاوەی کە مرد دایک و باوکی لە ژیانە بوو باوکی ئەو کاتە مردبوو لە تازیەکەی باوکی ئەو حسابەکە نانە تێ نەگەشتی ئەم پیاوەی کە چوار کوڕی هەبووە کە خۆی وەفاتی کردو باوکی دا و باوکو دایکی ماوە یا مردووە ئەو کاتە کە خۆی وەفاتی کردووە نەماوە باوکو دایکی ئەو نەماوە یعنی کەوا بوو خێزانی هەبوو لەگەڵ چوار کوڕە بەڵێ چوار کوڕەکەش دوانیان گردنی ئەوە کانازا کردووە بەڵێ بە دوای چەند ساڵی داوای ئازا کردووە ئیتر دوای 10 ساڵەوە داوای میرا دەکەن لەو دوورای ترە گەردنی ئازا کردەوە بە شاعری زوستێ مەلابەت نووسینە نییە لەبەر ڕوون بوو تا دەست خۆش کاک فارس پەیوەندی ترمان هەیە وەڵامیان پەیوەندیانە بینەوە پێشەوەی پرسیارەکەی خۆت وەڵامەدەم و پرسیارەکە دووبارەکەمە فەرمووەگە دوانیشە پرسیارەکە مامۆستای بەڕێز لە مجتەمەع و کۆمەلگای ئێمە ئەبینین یان ئەبیستین لە هەندێک لە کۆڕ و مەجلیسا باسەکرێ وەکو پێویست مافی خوشک و مافی ئافرەتان نادرێ یان ڕۆگیرە بێ خوشکیش بەهۆی ئەو عاتیفۆیی کە هەیەی لە براکەی خۆشە بێ بەڵام لە دڵا لەوە چێ بەدڵ ڕازی نەبێ ئایا ئەمە تێنەگەشتنە لە دین ینی حساب نەکردنە بۆ ئەم بابەتی میراسە یان هۆکارەکەی بۆچی ئەگرێتەوە خۆلت ڕازی بێت لە باسی مەوانع بوون کۆتایی بە و باسە بە ئەو دوو دێ ڕائهێنەوە وەڵامی ئەو پرسیارە دەمە ڕێنە خزمەت پرسیارەکان ئیمامی ئەبوو عەبدوڵڵا وەکو مەشهورە بە ئیمامی ڕەحەبی كاتي باسي موانعك أوامان فيها فرمية ويمنع الشخص من الميراث واحدة من علل ثلاث رق وقتل واختلاف الدين فافهم فليس الشك كاليقين
کورتی کردەوە بۆیە بەڕاستی مەتنێکی کورتە بۆ هەر مامۆسایە برایە بێ بێم علمە بخوێنێ کە ڕێگایەکی بۆ کورت کردێت و ئاسانی کرد بێ مەسەرەوەی کە ئایا ئەو کەسانەی کە زوڵم لە خوشکی خۆیانەکەن لە ئافرەتێکە تەمەنی کەمە یا خوشکێکە مێردی کردو ڕۆشتە ماڵی خۆی هەندی عادەتی لە کوردستانی خۆمان هەندێک کەس ناڵێم هەمووی پارە چۆنە بێ بڕوا بۆ زاوە ئێمە ئەوە بزانین ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێت لا يدخل الجنة لحم نبت من سحت النار أولى به فرمتيكي صحيحة نار واتا بهشت گۆشتێ کە بەچی گەورە بوو بێت بەچی پێگەشت بێت ئاگر لە پێشترە بۆی ئاگر باشترە بۆی بە حرام هەروەها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل لحم نبت من سحت فالنار أولى به هەموو گۆشتێ کە بەچی تێبگات بەچی سەوز بێت بە حرام ئەوە شایستەی ئاگرە ولا فرمودي صحيح كيف يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم لا يحل لامرئ من مال أخيه شيء إلا بطيب نفسه منه حلال نية بو هيج كاس مالي براي خوي بوي إلا برازي بوني نبي لناخي ولا دليوه بويا كوابو كسيك أروى تلفونك أبو خشكيكي الله يخشكم والله وانا ميراتك وري أقريا وري ناقري جاري وايا من أفرتي وانا اسم الأمر يقابو السبب ويك صلي الرحم منك رأي وايا هيش كصلي الرحم تيك ندى بلام واي كردوك لبراكي خوي بيتعقد بيه لباوكي خوي بيتعقد بيه كبشي كركان داو كشكاني لي محرومك كميرات لبيش مردن توزيع ناكري عدلي توزيع ايش بكري نابي الميرات هبايا عطايا بخشينا ابي بعدل بيت بلام افرتي وابو بو درمان بي سي بيتي بي خوش من علكاني امش نختي بحسيته مال هي باوكي هردو كان خوايا لسروي حو طبق اسمان وحقي وافرتي دعوه كتودي اي خوي من علكت توشي حرامك توشي هالرشي او ابي توشي شي خواي قوله هالرشي اقري لي اكان ومن يعص الله ورسوله ويتعدى حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين يدخله نارا بو تشوارشت خواي قورا باستي خلقاني كردوكا خالد لاغري جهنم بو كفر بو كسي بعمد كسي بو كجي مسلمان بو كجيت بو كسي الربا بخوا بو كسي مالي ميرات بخوا بنا حق كابو او انا خطر منها مشغالي همو برايك كم مالي خوي منالي خوي بو اغر پروردنا كات حرام پروردينا كات خواهی پاداش بات ماسیان هندێک پەیوەندی کراوە پێم باشە وەڵامێکی پرسیارە و پەیوەندیانە بدەینەوە دایکی ئەنەس لە هەڵەبجە ئەڵێ پیاوەکەم لە مەعمەلێکی کردووە بەڵام بەهۆی حادیسەیەکەوە لە مەعمەلەکە سوتاوە وفاتی کردو خی گەورە لێی خۆش بێ خاوەنی مەعمەلەکە وەکو هەدیە هەندێک پارەی بەم ماڵ مناڵ داوە بەم مناڵە دیوانە کە بوونتە مناڵەتی پێداون بەڵام ماڵی خەزوری ئێستا داوای ئەوەی لەکەن بە لە ڕووی شەرعیەوە لە شەرعی ئیسلامە ئایا ماڵی خەزوری هیچ حەقێکیان بۆ پارەوە هەیە کە بە هەدیە وەریان گرتووە کە پیاوەکەشی لەو مەعمەلە سوتاوە هەموو پارەیەک لە پاش مردن بە دیاری بە هەدیە بدرێ بە هەر کەس صاحب پارەکە دەستنیشانیەکە بۆ کێیە ڕوونە قسەکەم صاحب پارەکە وتی بۆ خێزانەکەیەتی بۆ خێزانەکەیت وتی بۆ مناڵەکانە بۆ وتی بۆ دوو کچەکەیە بۆ دوو کچەکە دانرێت وتی بۆ دایک و باوکی ئەم کەسەیەکە وفاتی کرد بۆ ئەو دانرێت کە بوو میرات بریتیە لە ماڵی منقول و غير منقول أو كسا كأمره كبمره مالي خوي بلام لدواي أو احتمال ما مصاقان كوا بنو هدية كبن بو من على كان ميرات نية احتمال حكومة دواي أو هدية كان بداتيه أو ميرات نية أما قتل ديي خوان أو كسيك أكو جري خوانك أبي بميرات چونك أو نصي لسلا كابو أمريكا تو بس يكي من أوله أم خشك بر زمان عليه أم باروتي أنا بهدية بو أم من علانا كبوتي بهدية بو أم مناڵانە أو دايكش أجر دسي بشيد داي أني بو أوان أجر داي دسي نشي ببيع معروف بو خوي لي صرفكات بحكوا بخدمة كردني أنا ما عندوبون لقل يانا بلام أو بارا بو كي بو أو صرفكات كميراتنيا دس خرمان صيان كاك جوهر السليماني باسي جن بجنك عليه جن بجنك كراوة عشان الإسلامانية بلام عرفت يكون بو كهرباء جن بجن كراوة مثلا لا كان كميرات يعني كوتوا مالك بجيمة وبوتا مالي ميرات وتوزيع يعني كدوا أو بشكي أو لاتر كجن بجن عادة وابو زوجار لمجتمعكم رجال خوش من
لایەک هیچ کێش و گرفتێکیان نەبوو بەڵام لاکەیتر کە کێش و گرفتیان نەبوو جیابوونەتەوە بە زۆر ئەمان شەنجە لە یەک جیا کردوێتەوە کە ئەمە عرفێکی خراپە هەندێک لەو هۆکارانن کە شریعەتی ئیسلامات و حرام کردووە بەڵام ئەمە فەرمێ لاکەی تریش داواکەن ئایا لە ڕووی شەرعیەوە هیچ حەقێکیان نەکەوێ یان نا من باوە بڵێم هەموو شتی ئەساسەکەی پوچ و باتڵ بوو بەلاری ئەبێت خۆی پەروەردگار ژیانی ئەو کەسانە خۆشگا کە پێشتر نەیانزانی و ئەو ئیشەیان کردووە ئەوە خی گەورە هیدایەتی هەموو لایەکمان ئیتر هەڵنەسین بۆ ئیشانەی کە ئەساسی شەرعی نیە و زۆر کەڕەتیش کێشەی لێ ئەبێتەوە بەڵام من وا تێگەشتم لەو پرسیاری ئەوبرایە کە ئەڵێ بۆ نمونە یەکێ لەم عایلە ئەڵێ گەر ئەوان میراتەکە نەدەن ئێمەش نایدەین ئەگەر ئەوان بیانەوە ئێمەژەمان لەوێ ئەم مەسئلەی میرات خوای گەورە فەرمێ فەریضەة من الله إن الله كان عليما حكيما خوای گەورە فەرمێ آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا ئێمە خوای ڕەب العالەمین دەستنیشانی کردووە نابێ کەسێک حەقێکی خوای پەروەردگار ببەسێتە کەسێکی تورە بڵێ ئەو نیکە من نایکەم ئەو وابکە من واکەم ئەمە حەقی خوای پەروەردگارە ئەبێت ئەم میراتە چاو لە کەس نەکەی کەسیشی پێ ڕووگیر نەکەیت دەستخۆش مامۆستاجان کاک ڕزگارەوە لە هەولێرەوە پرسیاری کرد تا ڕادەیەک وەڵام دایەوە کە داواشەکرێکە تەلەفۆن بکە بۆ زیاتر ڕوونکردنەوە ئەوە ناچین بەڵام هەر نەختی قسەی لەسەرەکەمەوە لەبەرەوەی دواتری چاوەڕێی تەلەفۆنێک ئەمە کاک ڕزگار ئەڵێ من بۆیە ئەڵێم ئەمە ڕووکەمە باوکان پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ نوعمانی کوڕی بەشیر هات بۆ لای وتی وەڵا باوکی هات نوعمانی هێناوتی وەڵا ئەمە دایکی پێی خۆش بوو هەندێک پارەم پێداوە تۆ بکەم بە شایەت بەسەریوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا مناڵی کە تێجگە لە موتیان بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەموویان وەکو ئەم هیمبەت پێت بەخشیوە وتی نەخێوتی من ئەو شایەتیە نادەم ئەو شایەتیە جەورە اتقوا الله واعدلوا بين أولادكم لەخوا بترسن و عادل بن ئەمەی کە ئەم باسی کرد ئەوە خۆی بەرپرسە لەوەی کە ئایا ئەم پیاوە وای کردووە وای نەکرد بەڵام هەر پیاوە وا بکات کە بڵێ ئەم پارەی کە ئافرەتێکی داتە مێردەکەی بزان بە هەدیە ئەیداتێ یان بە قەرز پێی داوە ئەمە خاڵێک بێ ئاگامە لێ چونکە کاتێک پیاوێک ئەمرێ یان ئافرەتێک ئەمرێ تۆ بێ بزانانی جارێکە ئەسڵەن مارەیەکەی داوە یانە ئەو پێش ئەوەی من میرات تەوزیعکەم دێم بزانم ئەم ژنە مارەیەکەی لەم پیاوە وەرگرتویانە مارەیەکەی لێ دەرەکەین جا میرات تەوزیعەکەی چونکە قەرزە لە لای پیاوەکە ئەم پیاوە کە باوکی ڕزگار کە لە پارەی دایکی خانووی کردووە هەندێک زیێڕی ئەمی بردەوە هەندێک پارەی خۆی ئەم پارەگەر ئەو کاتە بە ڕیضای خۆی پێی داوە ئەو کاتە بە هەدیە پێی داوە شتێکتر ئەمما ئەگەر نەخێر بە قەرزێک لای بووە کاتێک ئەم ئافرەتە مرد ئەو قەرزانە وەرئەگری تۆ ئەم پیاوە یەک لە سەرچواری ئەم میراتەی بەرەکەوی ئەم ئافرەتە ئەبێ بگەڕێتەوە بۆ ناو میراتەکەی پاشان باوکیان لەبەرەوەی کوڕی هەیەک لەسەر شەش یەبانجا کوڕەکان هەر کوڕێ دووجاری کچێک ئەبات بەڵام وتی ژنێکی کەی هێناوە پاشان کە ژنی دووەمی هێناوە ئەمە هەر خۆی لە خۆیە ئەبێت کە ئەڵێ هەموو شتەکانی کردێتە ناو ئەم ژنەوە ئەمە نەک ئەوە بیکا بەناو کوڕێ لە کوڕەکانیشیوە لە ڕووی شەرعیوەوە ناعەدالەتە هەڵەوە شێنرێتەوە ئەوەی شێکی حرامە من دواتر تەفاسیلەکەی لە خۆی وەرئەگرم نابێت جیاوازی بکەی ئەوە نابێت باوکی بێتە مای ئەوەی دوایی کوڕەکانی کێشە بکەوێتە بینیانەوە بەڵێ کاک فارسیەوە هەر پێم وابێ وەڵامێکی دایەوە ئەوەی کە چوار کوڕی هەبووە خۆی مردووە و شاهدی هەیە کە پێشتر ئەوەی کە پێی داونیان بە هەندێکیان داوە مشتێکیان لێ خۆش بوون هیچیان داوا نەکردو بەڵام دوای 10 ساڵ دیارە تەماحێکیان بۆ دروست بووە داوایان کردوێتەوە نا کەسێک شتێک ببەخشێت شاید هەبێ ئەڵێ بنووسین هەیە شاید هەبێت لە بینە بە ڕیضای دڵی خۆی هەدیەیەک ئەدا بە کەسێ شەرع حرامە بگەڕێتەوە لەسەری چونکە ئەو کابرا تەسەڕفی تیاکایی یەکاتیان مامۆستاجان و پەیوەندیەکانمان هەروانە بوون پێم باشە پرسیارێک لەسەر ئەوە بکەم ئایا کەسێک کە وەسیەتی کردووە بۆ نمونە ماڵێکی هەیە وەسیەتی کردووە لەم ئەم ماڵە هەندێکی یان بەشێکی بە زۆری دابنێ بۆ فڵان کوڕی بۆ فڵان کچی ئەم کوڕا لە پەلەپەلکردنی ئەوەی کە ئەم ماڵی دەستکەوێت بڕوە ئەوەی کە وەسیەتی بۆ کردووە بیکوژێ ئایا ئەمە ژەڕواتە بابی ئەو حەدیثەوە ئەلقاتل و لا یەرث و ئەڕواتە ئەو بابەوە ئەویش هەربامان چێوە میراتی بەر ناکەوێ ئەمە کەوتمان پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ئەفەرمێت ليس للقاتل شيء وإن لم يكن له وارث فوارثه أقرب الناس إليه ئەم قاتلە کەسێکە کوژێت ئەمە کەسێکی کوشت بەڵام میراتگیری کەی نییە یعنی چی ئەمە دوو نەوع میرات بە دووشەوە وەرەگیری یەکەم
ئەوانەی کە خوای گەورە بەشی بۆ دانیاون فەرض یەک لەسەر دوو یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت یەک لەسەر شەش یەک لەسەر سی دوو لەسەر سێ یەک لەسەر هەشت ئەمە صاحب فەرضن کۆمەڵێک بە عەسەبەیە عەسەبە کێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەلحق الفرائض بأهلها کەسێ ئەمرێت بزانم ئەهلی فەرائض ئەوانەی کە خوای گەورە مقداری ئەندازەی بۆ دیاری کردوون نمونەیەکی بەسیط دوێنمەوە ژن و پیاو ژن ئەگەر مێردی بمرێت یەک لەسەر چواری ماڵە بە ئەگەر مناڵیان نەبێت ئەگەر کوڕی هەبێ یا کچ یەک لەسەر هەشتە بە ئیدەن من چیم کرد لێرە ئەڵێن قورئان پێمانە فەرمێت ولهن الربع مما تركتم إن لم يكن لكم ولد فإن كان لكم ولد فلهن الثمن مما تركتم من بعد وصية توصون به أو دين كواب خوي قرر شي داري كرد ئافرەت یەک لەسەر چوار من بۆ ئەڵێم علمی میراث زۆر ئاسانە نەپێویستی بە نەحوەیە نە بە سەرف نە بەلاغە نە ئوسولی فقه نە بە منطق بەڵام ئینسان هەنگاو بڕوات سیر کە تۆ بڕۆ دکتۆراتە بێت لە علمی میراثە لەمە زیاتر نییە پیاو ئەگەر ژنەکەی مناڵی هەبێ لە خۆی یا لە پیاوێکی کەش وانی سا ئافرەتێک دوو شووی کردووە پێش 20 ساڵ مناڵێکی کەی هەیە لە مێردێکی کەی هەر یەکیشیان نەبینێ کە مرد ئەم ئافرەتە مرد مێردەکەی هەر یەک لەسەر چوارە با لەبەر ئەم ژنە مناڵی هەیە لە پیاوێکی کەش کەوا بوو لێرە ئەمە ئەوێ ڕوونکەمەوە ئەمە میراتت خوا تەقدیری کردووە بۆ کە وەلەکم نصف ما ترك ئەزواجکم پیاو نیوەی ماڵ ئەگەر ئەولاد نەبوو إن لم يكن لهن ولد ئەگەر مناڵ هەبوو فإن كان لهن ولد فلكم الربع مما تركن ئافرەتەکان ئەمە ئەگەر میراتگر بەشەکەت تەوزیع کرد فألحق الفرائض بأهلها في خبر خوا فەرمێ صلى الله عليه وسلم فما بقي فلأولى رجل ذكر ئەوەی کە ماوە دوای صاحب فەرض بۆ کێ بۆ ئەهلی عەسەبە بەڵام بۆ نزیکترین کەس لەو کەسەیەوە کە مردووە لە چییە لە خزمەکانی پشتی عەسەبە شایەتەکەی ئەڕۆ بەسەر پرسیارەکەی تۆ ئێمە وتمانچی پێغەمبەری خوا فەرمێ کەسەی کە لەیسە للقاتلی شەیء ئەم قاتلە کەسێکی کوشتووە هیچ وەرناگرێ ئەگەر ئەو کەسە میراتگری کەی نەبوو صاحب فەرضی نەبوو ئەم پیاوە هەر هیچ نابات ئەیبەی بۆ عەسەبەکان ئەگەر صاحب فەرضیش بێت هەر هیچ نابات ئەمە ئەگەر کوڕێک برایە برا بکوشێ کوڕێ باوکی خۆی بکوشێ ئەگەر کەسێ وەسیەتی بۆ کرابێت چونکە قاتلە ئەو وەسیەتەی بۆ جێبەجێ ناکرێت چونکە پێغەمبەری ئازە فەرمێ ولا يرث القاتل شيئا اینجا وەسیەتیش مامۆستا نازم کاتمان ماوە یان وەسیەتیش کار باسی وەسیەتت کرێ مەگەرە بزانین لە شریعەتی ئیسلامە میرات دواتر من بەدرێزی باشەکەم انشاءالله من لە بەرنامەی داهاتوە باسی چێکەین ئەو پیاوانەی کە الوارثون من الرجال وەسیەت کەسێکە وەفات دەکات یەکەم شتێکە هەڵەسن تێن تەجهیز یەکەن کفنی قەبری ئەگەر بە پارە بکرێ ئەمە هەمووی لە پارەی خۆی دوای ئەمە دێی لە قورئانە هەموو ئاەتەکان ئەفەرمێکی من بعد وصية يوصي بها أو دين من بعد وصية يوصين بها أو دين من بعد وصية توصون بها أو دين من بعد وصية يوصى بها أو دين غير مضار همو لقرآن وصية بيشخراوة بلان بيغمري خواه صلى الله عليه وسلم إمام علي فرميه إن الرسول الله صلى الله عليه وسلم قضى بالدين قبل الوصية قضى بالدين قبل الوصية بيغمري خواه حكمي بالريالي شي داوة قارز پێش وەسیەتە درێتەوە بەڵام قورئان بۆ ئەوە باسی وەسیەتی پێش خستووە لەبەر ئەوەی وەسیەت کەس نییە داوای کە لەو چ صاحب وەسیەتەکە شەرمیش بکات نەفسیش لەوە ئەچێت هەندێک جار کەم تەرخەمی بکات حەز لە پارەکە بکات وەسیەتەکە جێبەجێ نەکات کەس داوای ناکات لەبەر ئەوەی ئەبێ وەسیەت جێبەجێ بکرێ ئەویش بە دوو مەرج یەکەم نابێت یەک لەسەر سێ زیاتر بێت دووەم نابێت بۆ وارث بێ کەسێ میراتگر بێ سێم نابێت بۆ ناحەقی بێت وەسیەتێکی نا شرعي بيت كابو أو قاتلك أي وصيتك أو كسيك أشياء كجيت وصيتك بوجه بجناك بوجه بجناك دس خوش ما صجان سيتشوا دقيق ما ما كتاي برنامج كمان أويك جناود بPVC بزاني لموانع كان تأكيد كيتويان أويك بPVC بزاني والله أجر يارمتي ما بدن فيهم خوشة كرتي أم برنامج 15 شاشة والله جاء بو برهنا أجر بتوانن بو مانين كان هرلا أركانا كوتمان ڕوکنەکانی میرات ئەگەر ئەتوانن بۆمان بخەنە سەر شاشە خوا پاداش خێریان داتەوە ئەوەی کە بینەری بەڕێز ئەوەی کە لە بەرچاوتانە پوختەی
ئەم سێ بەرنامەیە ئەرکانەکانی میرات ئەرکان کەوابوو ئەگەر یەکێکیان نەبوون ئیتر میرات نییە. ئەلموەڕث کەسێک کە چییە؟ ئەو کەسەیە کە مردووە هەلاکی بەسەر هاتووە. وارث ئەو کەسەیە کە میراتگیری ئەو کەسەیە مردووە. مەوروث ئەو ماڵەیە کە بەجێماوە کە تەریکەیە. ئەی مەرجەکانی میرات چییە؟ مەرجی میرات ئەوەتانێ ئەبێ دڵنیابوون لە مردنی ئەو کەسەی کە باسی مردنی ئەکرێت مەفقود نابێت دیار ئاخرکەوا بوو دڵنیابوون بە چییە؟ کەسێک خۆ چاو بیبینیت ئەمە دڵنیابوونە یا دوو کەس شایەتی بدە یا شوهرەتی پێیاکرە بڵاو بۆ تۆ کە فڵان کەس مردووە. ئەمما ئەگەر کەسێ مەفقود بووە تۆ دڵنیانیت ئینتیزاری خەبەریەکەی تا ئەو کاتێک کە قاضی بڕیارەدا. دووەم دڵنیابوون لە ژیانی ئەو کەسەی کە میراتگرە بزانام لە ژیانە یا لە ژیان نییە. سێهەم علم بەوەی کامانە ئایا بەچی شێوەیە ئەگەن هەیەک يعني آية جهة خزماتك يعني العلم بالجهة المقتضية للإرث آية أما أو كسك علمي بما نبيه جاري واهية كابرا كري ماما أبيت شيء ميراد غير ككاتي خوي كري نبي باوكي لجيانا نبيتو كرزاي نبيتو براي نبيت أجر أمد نبي كابرا لو شيء بيبشي كات باش عندي نسر أسباب كان كأمر خدمان أسباب ميراد نكاح أمر بدرجي باسمان كر نسب نكاح يعني مشي جنوبيا هذه يعني نبينيوا ككاتي خواي جورة تقدير يعني كابنا جنومير أو كاتك أمر ميراد ديك ورجلن خزمايتي لقل ولا كوتم كسيك عبد يجرس جارك موانع أو شانيك الرجلن لو أي كميراد بديه كم اختلاف الدين لا يرث المسلم والكافر إنساني مسلمان كاتي خوي أبوه مسلمان بوا كركي كافر بوا كأمر ميراد ليك ورناقرن إيه سيش أما كركسي وهي بياي وهي كركي باوري هيج بدينية ما بعد واي بده صلاة وبتوري وبشي مالي براوخش كاني نبا للشريعة إسلام وكركي باورد بدينية باوكي مردوه محرومة يا باوكي بيباور وكركي مسلماني دولة من يكركي أمريت أو باوكا محرومة مقر وصيتي بوكرد بيه باشان القتل وكتايك شيء رقوتم قتل شوتان الرسول الله صلى الله عليه وسلم فرمي ليس للقاتل شيء وأوش كا لا بردستان حزم كربيبين أم دي رزور خوش طالبي علم بيزانية كعيش لك رزق أما كردنوي أو حوت كسن كمانع بوي ميراد بقريوت من عينك بو عدم الاستلال أو من عليك لديك بيك هيج دنجيلي ونبو لباري دايك شو أو ميراد ورناقريه أجر كسيك دو كس ميراد قرن ليك نازانين لا سياريك لا آوك خنكاون لا سوتانيك نازاني كي لبيش كي وفاتك ربي لاد ليك ورناقر ميراد بو كي أروات بو ميراد قركان هريك يخوي أروات هروها لعان وكافر من باسكر رخ من باسكر أهلي زينا خوا بنامام دا وقتلش باش عندي تسر أما جام كردو أدبا ناوي بيغمران نكوي لقل أوانيا بيغمري عزيزة فرمي صلى الله عليه وسلم ما نورث ما تركناه صدقة أما بكرتي أو أنا بو كأما بيشتر باسمان كردو أوش هو الشعر إمامي راح بيه كباس لأسبابك أكات وباشاني شروين سر موانعو خواهي قولة پاداش زور سپاس ما صاحب رئيس مندومان كدي خواهي قولة پاداش داتوا سپاس بو برياني پشتي كاميرا سپاس بو برياني كنترول سپاس بو بريزاني كبيونديان بيو كدين خواهي قولة پشتيوان بإن شاء الله لألقى كاين داهاتو دا بردوان بين لسر أم بابتو برناماني كلم ميراس أو كبيويز بي إن شاء الله روني كينو بو هاولاتيان بینێرانی بەڕێز خۆشەویست بەرنامەکەمان بەرەوکۆتایی ڕوات تا بێگەشتنەوەیتر لە ئەڵقەیەکی تری بەرنامەی میرات پێتان شاد دەبینەوە بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خوای گەورە پاداشتات و سوبحانەک اللهم وبحەمدیک.